ئەمڕۆ جەژنی لۆسەرە بۆ نیپاڵیەکان کە ژمارەی زۆر لە کرێکارەی نیپاڵی ئەمڕۆ هاتوون ئاهەنگە ژەڕن بە بۆنی جەژنەکەیانەوە. منە سوێن لە یەکێکەوەی کە کوردیە زانێ. سڵاو لێ بێ، چەند ساڵە لێرەی؟ من یعنی 6 ساڵە لێرەی. ئیشی چیەکەی لێرە؟ ئیشی کاکە من لە ماڵی شەکەم. لە ماڵە؟ بەڵێ کاکە. چیەکەی لە ماڵە پاکردنەوە یا خواردن دروستکردن؟ بەڵێ بەڵێ پاکردنە. خواردن چی دروستە بێ؟ خواردنی یعنی کوردی. وەکو؟ وەکو بەڵێ کاکە. وەکو چی؟ وەکو یعنی کوردی یعنی چی پێڵێم کاکە یعنی خواردنی کوردی کاکە یعنی ناوەکەی یاپراق فاسۆلیا چی؟ بەڵێ بەڵێ یاپراق فاسولیا بامیە ئاوەشتانە برنج ئاوەشتانە. خۆشە؟ بەڵێ بەڵێ زۆر خۆشە کاکە. ئەو ماڵێک کەیشی دیەکەی خواردنەکانیان بەدڵە؟ حەزیان لە خواردنەکانی تۆیە؟ من یاپراق خۆشە کاکە. یاپراق یاپراق. یاپراق یاپراق. ئەی خواردنی نیپاڵیان بۆ دروستەکەی؟ خواردنی نیپاڵی لە ماڵ ناوەڵە من دروست ناکەم. دەستەکانە خۆش بێ. سپاس. بەڵێ ئەوەی کە هەیە ژمارەی زۆر لە کرێکارەی نیپاڵی لێرەن. کوردیەزانیت؟ بەڵێ. چەند ساڵە لە سلێمانیت؟ 1 ساڵم کاکەگەن. چەند؟ 1 ساڵم. 1 ساڵە لێرەی؟ بەڵێ. ئیشی چیەکەی؟ ئیسی ماڵەوە ئیسەکەم چ بکەین؟ خواردن دروستەکەی؟ ناوەڵە بێبی مناڵکم. بەس مناڵ. ئەی تۆ ئیشی چیەکەی؟ مناڵ. مناڵ تۆش؟ بەڵێ. واتە تەنها ئەگاتە لە مناڵەکانە بێ؟ مناڵەکان بەخێوەکەن؟ کوردی زۆر نایزانە فێر نابووم زۆر. باشە. کوردیەزانی تۆ؟ کوردیەزانی؟ چەند ساڵە لێرەی؟ 9 months. 1 ساڵە لێرەی؟ ئەی تۆ چەند ساڵە لێرەی؟ Same. فێری کوردی بووی؟ 1 year. بس new. بەڵێ ئەوەی کایبینن ئەمە ئەو نیپاڵیانە کە لە شاری سلێمانی لە ماڵان و لە شوێنەکانە کار دەکەن کە ئەمڕۆ ئاهەنگی خۆیان دەژێڕن بە بۆنەی جەژنی لۆسەرەوە کە نیپاڵەکان جەژنیان زۆرە بەڵام ئەمە یەکێکە لە جەژنەکانیان کە ساڵانە ڕێکخراوی کرێکارانی بیانی ئەمە هەنگە بۆ ساز دەکەن و هەر ساڵەی هونەرمەندێک باگەشت دەکرێت لە هونەرمەندەکانی خۆیان بۆ ئەوەی کە لێرە ئاهەنگی جەژنی لۆسەر بجێڕن.